في ساحة للعلم كنا نلتقي، والحب والإخلاص زاد قلوبنا، نمضي إلى نور اليقين ونرتقي قمم الفلاح وتاجنا أخلاقنا. في ساحة للعلم كنا نلتقي، والحب والإخلاص زاد قلوبنا، نمضي إلى نور. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن والاه. درس يوروما دينا سر أحكام الجنازة، يأخذ أحكام الميت. لا أحكام الجنازة عادة فقهاء كان رحمة إخوان اللي بيبيش بين سر مسائل فقهية، كان دينا سر مسائل تزكية ومسائل إيمان لو بابي زياتر أكثر باسي مردن دكن، باسي أو دكن كوا كفى بالموت واعظة، بس مردن ببيته أموشقار كرلومة. ف بيشي مسائل فقهية كان مسائل إيمانية كان باز دكن أو آيات وأحاديث دينو كوا باسي تذكير الموت كذا. أكثر من ذكر هادم اللذات، كان عليه الصلاة والسلام أكثر من ذكره هادم اللذات، يعني بفعل أمر أكثر من ذكر هادم اللذات، زياتر ويردي مردن بكنا. وهادم اللذات بمعنى تقدري خوشي، كان هادم تقدره لنا بردن لذاتش خوشي، فمردنش تقدري خوشي كان. فأما لبروي وقت ما كما نسر أو مسائلنا يكسر دينا السر مسائل فقهية كان بيشي إنسان كبمري لا حالي احتضاري بيدا قلت لي لو حالي كوا خريكة روح داتا تنشتك بيوستا بكري يقلو أنا أو موضوع أو ما يطلب فعله بالمسلم عند احتضار نانيا لتوان لو ختان وكو نقطة دواء داشتان دمي وهمو تان بملزمة دمي بلام أقل لو ختان وكو روز نقاط دينوسن بينوس يكم يعني كاتك كوا إنسانك نخوشه لسر مرقة بيويست لسر لاي الراست رولا قبلة دايني شاني وكو شون لقبر دايدنين بيويست أوابي رولا قبلة بي لسر لاي الراست. استا دينا سريشي لبرتيا حديثة كان من هيا كوملك حديث من هيا باسي دكين دواميان سنة وايا تلقيني أو كسبدين كرسال مرقة تلقين بلا إله إلا الله. لبروي عليه الصلاة والسلام ده فرمي لقنوا موتاكم بلا إله إلا الله. فليركو أنا صح مسلم هاتيا يعني لا حديث من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة، فهذا حديث صحيحا. لبر أو حديثانا سنة وايا بيب قلت لا إله إلا الله، بس شيء وايك بيبين لا إله إلا الله نابي مرديك مشوش بك أو كسيك وعلى صروحة مشوش بك لا إله إلا الله لا إله إلا الله فزعي مكا لا إله إلا الله. أجا قصش كر ليه تكرارك لا إله إلا الله، أجا هيت قصينا كر هيتي بيمريوه تمام. من كان آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة، يعني زور إلحاح ليه مكا. لبر أو إلى حالتك شيخ زور خرافة، حالتك أشبع حالة لا حياة إنسان ناقشترين حالته، يعني لو حالته ذا رنجة تشيرت فعل ببي كأتو إنكاري لذك زوري لذكي لويا علماء دلن نابي بهيج شويك إلحاحي ليبكي تكراري ليبكي هر أون دا زور بنرمي لا إله إلا الله كوي قد تواو با أو خلقي تسار دورشي همو بيدنك بن هيج قصة لغنا كان هيج مزاملة شينا كان هيج تش لغنا لبروي من كان آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة ياك زار دايري أقر قوتي تواو ليه قري نا هر أو زارا أقر قصة كي كيرت بيبريو لا إله إلا الله أنا يك زارت بيجو تواو لي قري بلام أجر أو كسل احتضاره كنخوشه حول الروحة، يعني أجر قصتش كيك سو غير موضوع لا إله إلا الله ليه تكرار كوا لا إله إلا الله. بلام شخصيش هي لو خوي من عاش على شيء مات عليه، بخوي إنسان شيء ذاكرة بخوي إنسانك بوا كابلا حافظ قرآن عالم بوا إنسانك بوا دائم لسجدة بوا دائما إيمان دار وذكر بوا. فأو كسا لو خوي
تکرار دەکاتەوە ئەوە هیچ کێشەک نییە بەڵام ئەوەی تەلقینی دەدا سونە دوایە یەکجار تەلقینی بدە ئەگەر لە مەوزوع چۆ دەرێ ئەگەر قسەیت کەی کرد غەیری لا ئیلاها ئیللا لێ تکرار دەکەیەوە ئەگەنا لێ تکرار ناکەیەوە دیسان پێی دەرێ لا ئیلاها ئیلا الله پێی دەرێ لا ئیلاها ئیلا الله ئەگەر تکراری کردەوە تکراری کردەوە زمني لكن عم بيخوايك زمان كسيت أكون تشوفه ما تكون قارئ وقتها بيخوايك لخصت خانة للطوارئ يعني ضمن ذاك المندات بس شيء وكي كوي أنا بخوم للسريبهم أدم بدأ يستبل لا إله إلا الله إن شاء الله تساعد به هل لا إله إلا الله الشفاء لا إله بخود لا إله إلا الله الشفاء بو أسلوب يعني مثلا ما كلام ما وصل يعني ثم خوش قد تساعد به صديق لا إله تساعد به شرنية مسألة صابون لبر أوي إنسان زارور كدقات أو حالتي بخوشي دزاني دمري تواو يعني إنسان كان زوريان كدقنا حالة احتضار دزانا وبرو مرق درون تواو كوتا يان بيهاتيا ف واتشاكا بيبري لا إله إلا الله أقل تكراري كردو في مري بري لا إله إلا الله لا سليمة كأمر أقل أو تكراري كردو لقرد أقلنا هاول ده دو سي زاريك حتى ودري حتى دري لا إله إلا الله أو بهر شوازك بهر أسلوبك قناعاتي بيبينه بري لا إله إلا الله واتماروا لقبلي ذاك لبر حديثي الحرام قبلتكم أحياء وأمواتا بيت الحرام قبلي إما بزنديتي وبمرديتي لو هذا بأوبك ما مستوى بداني شنو قلت؟ بله دايما شيني نانا قوتمان وكو مرديت شون دينيجي أو هالا سلا الراس رولا قبلي بلام أجر نيتواني زور بي حالته كان ويا ناتواني أو هالا زور بي حالته كان رولا قبلي دكي بوشيوازا بيبا أو هالا بي بلام قيتي بكوا رولا قبلي بي أو با رولا قبلي بي بوشيوازا أجر نشتواني لسلا الراس با رولا قبلي بيت بلى فكاتك من أويا بيشي مردن تسيلو بكين يكميان وتمارو إلى قبلة دواميان تلقين لا إله إلا الله وهندك للجمهور يجدلين خيندني سورة ياسين قراءة سورة ياسين لبروي حديثك من هي لأبو داود ابن حبان كبصحي دانا هذا اقرأوا على موتاكم ياسين لسر مردي كان تاني ياسين مخينا كدير لموتاكم يعني عند الاحتضار لو كاتك زندي حول الروحة هذا للشافعية كان رحمة خان درندة سورة الرعد لسبخين لأنها تهون عليه خروج روحه قرآن بخوي فيه شفاء أو ذا شفاءك شرني الشفاء حسي بي احتمال الشفاء الروحي بي شفاء نفسي بي فمهم قرآن بخوي شفاء أجر أو كس اللي عنده احتضاره بيزار ندبو بخويني قرآن زانيد رفع لي خلافي نابي بيخويني اعتيادي قلناش هو نيال سورة ياسين بلى صح يعني مستوى أو حديثة أبو داود ابن حبان روايتيان كرديا ابن حبان بصحي دانايا بلام زورك لعلماء كان بضعيفيان دانايا ف خويندني قرآن لو كاتدا دوستسر أو كسيك ناخوشا أجر نخوشا كرد فعلي خلافي نبو حزي ليبو بخوينو لبروي وكو هر العمومي قرآن شفاء نانا شفاء وسنارم حديثة من هي حديثة كشمان قصيد السلام بلام أبو داود ابن حبان روايات يعني كرديا ابن حبان وأحمد خواريبي بصحي دانا أو سيميان وللاي مالي كانيج بلك مالي كان درن هر كراهيتي هي قرآن بخوين دري لو حالتي أو الشافعي كان قلت يان سنة بلا مالكي كان درن كراهيتي هي لبر أو احتمال رد فعل خلافي هي بي احتمال قصق لزاري درسيتن لا يقبل قرآن نبيتن أو زلوي نخوين دري باشترا تنها تلقينك السنة بلام دوستسر أو كسي أجر بي خوش بو لو يبخينا وكو عمومي قرآن نق وكو أو حديثة لبروي فيه ما فيه ما مستعى عفوا حديث أو جملة بدلين أجر سي سورة ياسين سر بخيني أجر دردي أزلي بي أمانتك إخوالي ولا بيفتو أجر ناس شفاء لدي والله كاكا أو حديث نية أو بس قصي بيريجنانا أجر كسك أجلي هات خواهي قولة تواو أزلكي هلو ديني لا يؤخر ساعة ولا يستخدمون
نز ساعتك زوت بلى عفوا لو دوش بدل نبي يا شفاء يان شفايان مردني شا بلام اما وثمان حديثك هي ابو داود رحمه الله عليه بالروايات كدي لقى ابن حبان لصحة كذا ضل اقرأوا على موتاكم ياسين لسر مردي كان تاني ياسين بخينين بلام او حديثش زورق لمحدثين بضعيف يعني دانايا بلام عمومي قرآن شفاء كشمان شفاء نار شفاء شي حسي بيتنتنها لبروي اما ما نقولها علاجا كابرا سرطاني بيبرم والله برو قرآني بخيننا برو علاج بك بلام شفاء لبروي درونت آرام دكاتوا كإنسانش دروني آرام بو مناعي زياد دبي إنسان دروني آرام بو استجابي له أدويات شد دبي ليركان دا قرآن شفاء شيء نفسية شفاء كلو روحته شفاء لو أقرب بخوين ريتن إن شاء الله كراهية تيدانية بلا حديثي لو يكوا بيشو يروح يدرس بلا تارميان سنة دوايا كسك ولا لسر مرقة وايلي يبكي حسني ظني برانبر برب العالمين هبيه وايلي يبكي ويعني لبيني خوف ورجاء بخوي إنسان لبيني خوف ورجاء إمام عمر ديقو قال يكز بستبهاشتي أمنم أقبلين يكز سجدة جهنمي ترسم هي أمن بم تبي الإنسان لبيني خوف ورجاء بي أقل لو خوف ورجاء درسوي قم رادبي بلام لسر مرقدا سنة حسني ظن برانبر برب العالمين هبي أنا عند ظن عبدي بي حسني ظنت هبي برانبر پروردگارت که پروردگار دادباته بهشت زلوه وای لیبکی که حسن ظنی هبی انسانك كاتك كدمريت السنة بكري انسانك كاتك كمرت كاتك انسانك مرت يكم شت سنة بكري تغميض عيني بكري وكان دا بوشري او زكا مشوش بي هر نازني كوش قپات كي والله يخوم نما مثلا زينا غيرش دانيشتي بزي صوتي زاوية غاسلن جيك حيث البيت هو ذكرك خلاص بتاع سنة ساوا كان دا بخريتن وهروها دەوی ئەگە کرابەوە بۆ دەوی دابخرێ بە شتێک بیبەستیەوە هەتا دەیبەندەیشون و ئەوانە بەڵێ پاشی وەفاتکردنە چاوەکانی دابخرێ سنەتە یەکەم شت چاوەکانی دابخرێ دەوی دابخرێ مەفاسیلەکانی نەرم بکرێتەوە ئەگەر لاقی ئەو هابوو بی بۆ جێ خۆی دەستی ئەو هابوو بهینەوە سەرزشی هەموو ڕاستیکەوە هەموو مەفاسیلەکان بهینەوە شوێنی خۆی وەکو ئەوەی ئینسانێک درێژ بەبی بە ڕاست و ڕاستی ئاوای لێ بگەی سنەت ئەو کاتێک کە دەمری یەکسەر دەمری دەتوانی نەرم دەکرێتەوە بەڵام ئەگەر بەزیما وایە نەرم ناکرێتەوە بەڵام ئەو کاتە نەرم دەکرێتەوە و هەروەها سونەتە شتێکی دۆزێک قورس لەسەر زجی دابندرێ نەگوچی بترە غازەکی لەسەدانێ شتێکی تۆزێک ئاواڵە لەسەر زجی دابندرێتن لەبەر ئەوەی على أساس زجي نفث نكاتنو برز نبيته زياتر أجر كرا سنة زلكاني لبر بكريتوا هم زلكاني لبر بكريتوا تنها ستري عورة نبي ستري عورة وبرويك بشتيك داب بوشه لسر زيجاعي شي برزتر للزوي دابندري هو بيش وش نما مستقبل بله نعي كردن بانقواز كردن لو مردنا جمهور غير حنابلة يعني هم فقهاء كان غير حنابلة كان ضلين لا بأس بإعلام الناس بموت إنسان للصلاة وغيرها اعتيادية بانقواز بكري لو كسك كوامردية لو كسك كمردية عفو تلا بازار تلا إعلام تلا مزقود لهر شوينيك لبل أوي حديثك من هي ما أخرجه الشيخان أنه نعى عليه الصلاة والسلام لأصحابه النجاشي عليكم السلام ورحمة الله في يوم الذي مات فيه وأنه نعى جعفر أبي طالب
وزيد بن حارث وعبد الله بن رواحة پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بانجی سەحابەکانی کرد کاتێکەوە نەجاشی ڕەزا و ڕەحمەتی لێ بێ وەفاتی کرد و نێژیان لەسەر کرد بەڵێ بەغیابەن نێژیان لەسەر کرد و هەروەها ئەوانی تریش عینەن بە هەمان شێوە کراوە و لە لای ئەحنافەکانیش جایزە تۆزێک تاخیر بکرێت لەوەی خەڵک زیاتر لای کۆبتۆ لەسەری کۆبتۆ لەوەی نێژی لەسەر بکرێت بەڵام حەدی چەند تاخیر بکرێ هەتا نێژی لەسەر دەکرێت بەقەدەر دوو نێژی فەرز جایزە بەقەدەر دوو نێژی فەرز جایزە تاخیر بکرێت بەڵام ئەگەر خەوفی فەسادی جەنازەکەمان دەکرد هاوینەکی گەرم بوو دەترسان جەنازەکە بشێوێ و بۆن بکاتن زووتر بشێریەوە و ئیلا لۆت هەیە دوو فەرز تەخیری بکەیت دوو فەرز دەکانی کابرا ئەگەر پێشینی ڕوانێ مرد پاشی عەسری بتوانین بیشێریەوە لۆتێ ئەوەندە باشە یان عیشا مرد دەتوانی پاشی نێژی سبێنێ ئەوەی بکەیت ئەوانە ئەو تاخیر بوونانە جایزە بەو شەرتێکەوە تەسیر لە مردیەکە نەکاتن بەڵام لێ زەرورەتی ما چ زەرورەتێک هاتە پێش يعني هەر زەرورەت هاتە پێش چکە عەلەیهی سەڵات وەسەلام تەخیر کرا لەبەر ئەوەی زەرورەتەکە بوو خەلافەت دانرا باشە چکە خەلافەت دانرا عەلەیهی سەڵات وەسەلام تەخیر کرا تەجهیزەکەی هەتاوەکو خەلافەت دانرا کۆک بوون لەسەرەوەی کە خەلافەتیان دانا ئەوجا وەفات تەجهیز کرا ئەوڕۆ زۆر کەسێ دەبینی کوڕی لە دەرەوەی حەز دەکات بەبابی ڕابگا هەتا لە دەرەوە دێتە مەتار و لە تووشێ مەسەن دەگاتێ نانە لە دەرەوەی وڵات نابی دەرەوەی وڵات نابی لە بەرەوەی دەرەوەی وڵات وەختەکەی زۆر دەبێت ئەمە گوتمان دوو فەرز ئەوانەی کە دەڵێن تەخیر دوو فەرز لێ هەیە تاخیر کە دوو فەرزەکەش دەتوانی برێ لە سلێمانی ڕابێ بەڵام نەک بچی لە هەتا پلیتی وسنەتە ئیستیعجالکردن لە تەجهیز سنەتە یەک لە سنەتە مؤکەدەکانە کاتێک کەسێک دەمری زوو تا تەجهیزی بکەیت تەجهیز چییە؟ تەجهیزکردن چییە؟ تەجهیزکردن غوسل کفن سەڵات دەفن ئەوە پێ دەگوترێت تەجهیز باشە سنەتە ئەو چارە تاجیلیان بکەیت دوو فەرزەکە یەکیان بەخۆت ئەو فەرزەی کە تێیدا یان بێ لەوی دوو فەرز کاکە پێشی نێژینی ڕوانێ مرد لۆت هەیە پاشی عەسرەی بیشاریەوە دوانی ڕوانێ مرد هەتا مەغریبێ دەتوانی بیشاریەوە ئەو هەیە ئەوانەی کە دەڵێن تەخیر دەنێن دوو فەرز لۆت هەیە دوو سەڵاتی فەرض لۆت هەیە تەخیری تەجهیزکردن چییە؟ تەجهیزکردن گوتمان غوسل المەیتە یەکەم کار تەجهیزکردنە دوو شێوازی هەیە یەکەمیان غوسلی مەیت دوو شێوازی هەیە یەکەمیان ئەوەیە کەوا أقل ما يتحقق به معنى الغسل ويرتفع به الإثم بكمترين أو بشوري هر أوندا بلين غسل كرا وتواو فرض الكفاية لسا خلق لاكتو أو مرديش باك بوا طبعا غسل عبادتكش وەکو سەڵاتەکە ئەمە پێ مکەلەفین نەک مەیتەکە باشە هەندێک دەڵێن لەبەر ئەوەیەنەوەکو مەیت جەنابەتی لەسەربی نا ئەمە پێ مکەلەفین کەوا دەبێ ئەو لەبەر ئەوەی احترامی ئینسان بگیرێتن تەجهیز بکرێتن بە غوسل و بە کفن و بە سەڵات و بە دفنەکە ئەمە تێدا مکەلەفین فەرض الکیفایە لەسەر ئێمە و ئیلا هیچ گوناحێک لەسەر مردیەکەی نییە ئەگەر بەبێ غوسل ئەگەر بەبێ کفن ئەگەر بەبێ شتێک شێردراوە هیچی لەسەر نییە مردیەکە گوناحەکە گوناحبارەکە ئێمەی ئەو کەسانن کە زیندون نەک مردووەکە كيفية دومان وهي أكمل ما تتحقق به السنة تحقيق السنة تيدا بكريتن قوتمان كيفية كيتسيا سانشتيكا يا كميان كاتك إنسانك كدمري قوتمان كاتك كديهين دوسر أو شويني دايدن كدي شوي يا كم شتيك بكري سنتها أو كسيك غسلي ذكاء بتيتا سأو زيقايا نازم أقول كاميرا ليركوانا يك هيبت واجرين ياشتك بلو تحقيقي بكين يا كم شت سنتها أو حسابك زلشي لبنيا حسابك زلشي لبنيا هي زلكة لبنيا كلبر همشتكاني لبردكيوا هر همشتكاني لبردكيوا سنتك ستريك بارتس قماشي شي أواي بيدا بدي لو عورتي ديار نبي لا لو كسيك غسلي ذكاء
بەرزی دەکەیەوە ئاوالە سونەتە 7,000 ئاوالە دەست بەزجی دابینی دەست بەزجی دابینی دەوەی ئەگەر شتێک لە زجی ماوە بڕۆ شتێک لە زجی ماوە بڕۆ 7,000 دەست بەزجی دادنی ئاوالە کە دەستت پێداینە دایدێنێەوە یەکەم شت بیدایەتی غوسل بەوە دەکرێت کە دەستنێژی پێدەشورێ دەستنێژ شوشتن بەس دەست پێ دەکە بەدەست شوشتن دەست شوشتن لەوەی تازە لە بابی تەکلیف چوویتە دەرێت دەستنێژ لەوەی واجب نییە غوسلەکەش لەوەی واجب نییە لۆمەیە بەڵام بیدایەت بەوە دەکەین کە دەستنێژە بەرزی دەکەیەوە کاتێککە بەرزی دەکەیەوە تابان ئێستا سوندە هەیە زۆر تەبیعیە ئاوەک لە دەی وەردەکەی ئاوەک لە کەپی وەردەکەی دەموسایی دەشۆی دەستی ڕاستی دەستی چەپی پێکانی دەشۆی مەسحی سەری دەکەی ناکەی ئاتیادێ پێکانی دەشۆی تۆ لە بەرەوە ئێمە غوسلەوە کاتێک کە شوشتت تەمەشای بەڵێ پاش خایانکردنەوە زجی و پاشوەر و ئەوانەیتەوە ئەوە هەر لەسە ئێرێ تەمەشای چ دەکەین لای ڕاستی مردوو دەشورێ پێشەوەی لای ڕاست باشە ئەوە لای ڕاستەوەیە ئەوە ڕاستیانە ئەوە ڕاست لە من لە لای من ئەوە بوو تەمەشای ئەوە ڕاستەوەنیان لای ڕاستی مردی دەشورێ دێمە ئەو بەرێ من لای ڕاستەکەی دەشۆم پێشەوەی شوشتنەکە بە چییە؟ ئاوێکی شیرتێن گەرم نەبی زۆر ساردیش نەبیتن ئاوێکی ئاتیادیبی بە هەر سابوونێک موکەیفەک شتێک دەی شۆی بیشۆ میم شتێکی بۆن خۆشبی پاک و بۆن خۆشبی لیفکە و میفکە بەکار نایەتن بەڵام دەتوانی شتێکی والا ئەگە چرکی بە قەلب بووە بوو زۆر پیس بوو شتێک بەکاربیێنی چرکەکەی لابەرن ئەگلیفکێکی ئەوە هیچ کابرای مەیت دەشوێتن دەتوانانی پەنجەوانە لە دەستکاتنەوە بەد لەو پەنجەوانی لەبەرە بەڵام لۆ ئەو کەس ئەگە جسمی زۆر پیس بوو دەتوانی ئەو لیفکەی سناعیانە شتێکی والا نەرم بیتن باکاری بینی نەک شتێکی ڕق ئەزیەتی جەنازەکە بداتن لای ڕاست دەشورێتن لەسەری ڕادەست پێ دەکەی لای ڕاستی دەشۆی هەمووی کەفەکە شتەکەت پێی دادەنی هەتا بم پێ دەبەی ئاوی پێدا دەکەی ئەو جارە دێی لای چەپی دەشۆی بە خۆت دێەوە ئەو بەرەیە ئاینە لێرەوە دەست پێ دەکەی ئەوانەی دەشۆی دەستی ژێر باڵی ئەوانەی دەشۆی دەهینی فەرموها دەست بێرە دادەنی بێ ئەو تەمەشات کردبی هەر هەمووی دەشۆی هەتا وێندەرێ دوایش ئاوی پێدا دەکەی ئەو جارە لای چەپی لای ڕاستی دواوەی دەشۆی لا ڕاستی دواوەکو دەشورێت تەمەشای زۆر ئاسانە یعنی یەک نەفەر دەتوانێت ئەو عەمەلیە بکە پێویستت بە دووەم نییە هیچ خاستان ئێستا سۆندا هەیە تەمەشای ئەو پێ نەرمکە ئەو پێی ئەوا لێ دەکەی ئەو پێت ئەوها لێ کرد ئەوال ئەو پێت کە ئەوا لێ کرد تەمەشای خۆت زۆر نەرمکە یەکسەر بەخۆی بەرز دەبتەوە ئێرە لێرە ڕادەست پێ دەکەی دەیشۆی هەتا ئێرە دەینی کە هینات داینەوە ئاینەن ئەو جارەیان دێەوە بە خۆت لای چەپی دەشۆی ئەو جارە ئاینەن پێیەکەی دەینی ئاوا لێ دەکەیەوە کە ئەو پێداوا لێ کرد تەمەشای زۆر بەنەرمی یەکسەر بەخۆی یەکسەر پێویست ناکە دووەم و سێم لەگەر بیتن لێرەوە دەست پێ دەکەی دەیشۆی هەتا وێنەرێ ئەو عەمەلیە 3,000 دەیکەی 3,000 ئەو عەمەلیە دەکەی 3,000 سونەتە و ئەگەر پیسی لە جسمی هاتە دەرێ پاش 3,000ەکەی لۆت هەیە 7,000 بشۆی و پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ 3,000 مردیەکانتان بشۆن یان 5,000 یان 7,000 لۆی ئیمامی ئیبن حەزم دەڵێ 3,000ەکە واجبە ف3,000ەکە لای ئیمامی ئیبن حەزم بە واجبی دانێت لەبەرەوەی ئەمڕە فعل ئەمریش تفید الوجوب ما لم يأتي قرينة هیچ قرینەیەکمان نییە پێمان بڕێتن سونەتە لەوێ ئەو بە واجبی دادنێ کاتێک کە ئەوە تەواو بوو تەواو پاک بووە پاش 3,000 یان پاش 7,000 پاک بووە لە پاش 7 ناشوورێ ئەگە شتیشی لێ هاتە دەرێ زیاتر پەڕۆکێک شتێک یان زۆر بێتان بوو مردیەکە زۆر بێتان بوو هەر شتی لە جسمیدا هاتە دەرێ دەتواندرێ یعنی ئەو دای بێ گەورانە لۆی دابدرێتن یان شتێکی لۆدا مهم یعنی هەر خاوێن نەدەبەوە هەر شتی لێداهات هەر نەزیف بوو خینی لێداهات پڕۆک گۆز شتێکی بە جسمیوە بنێ بیبەستیەوە لەوەی هیچ کەنێت دەرێت لەبەرە تۆ 7,000 مکەلەفی زیاتر نە پاش هەفتەی مکەلەف نی بۆی بیشوی 7,000 بەڵام بەخۆی سونەت وایە سێبی لا ئیمام حەزمیش سێ واجبە لە سێ کەمتری مەیشۆ و لە هەفتیش زیاتر ناشوورێ هەفت ئاخیریتی باشە
چم کرد ئەوە 3000 ئەوی دووبارە سێزار دەکەیەوە ئەوی دووبارە. 3000 ئەوی دووبارە دەکەیەوە باشە کە دەیشۆ دواتر بسمیلی دەکەی حینەوە سێ مەرحەلە دوێ 3000 ئەوە دووبارە دەکەیەوە نانە 3000 ئەوە دووبارە دەکرێتەوە بەڵێ حەدیسەکەمان دەڕە 3000 مردیەکان تامشون هەستە تەوە وەتمان سەری دەشورێ بە سابوون و باش شتێک منەزەفات ڕێگە هەشتێک بیتن پاک دەکرێتەوە جسمی لای ڕاستی سەری پێشی جسمی سەری دەشۆ یەکەم جار و ئەو زە جسمی لای ڕاستی باسمان نەکرد سەری دەشۆی یان لە بیرمە پێشی لای ڕاست پێشی لای ڕاست سەرەکەی بە تەواوی بشورێ سەرەکە باشە پێشی لای ڕاست کە بشۆی دەست پێ بکەی ینی پاش دەست نێژەکە یەکەم زە سەری بە تەواوی دەشوی باشە سەرەکەی بە تەواوی دەشوی ئەو زە دەست پێ دەکەی ئەگە ئەویشت نەکرد لەگەی لای ڕاست شوشتت لەگە لای چەپ شوشتت هەر کافیە هەر دەبی تەواو باشە هەر دەبی ئەویش هەر لەگەرە بەڵام ئەوش چاکترە سەرەکەی بشوێ ئاگەری پیسی پێ و دیار نەبوو بەس بە ئاوی دروست بەریان بەڵێ بەڵام عەلەیهی سەڵات وەسەلام هەندێک مادەی گوتێ لەگەڵ بەکار بین لۆی بۆنی خۆش بی لەبەر ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی تۆزە کافور لە ئاوەکان بکەن لۆی بۆنی خۆش بیتن لۆی جسمی مەیتەکەش پاکتر بێتەوە ئێستا کە زۆر سابوونی سائیلمان هەیە ئەنواع شامپۆ شاورجلمان هەیە بۆنیان خۆشە و ئیستعمالکردنی ئاسانە ئەوانە دەتوانی بەکار بێ بەڵێ هێستا دێنە سەرێ دوای شتنەوە بەڵام ئەگەر ئەو کەسە لە ئیحرام بوو وەفاتی کرد تەنها بە ئاو دەشورێ ئەگە کەسێک لە ئیحرام بوو دەچوو ئەفۆ عومڕای یا لۆ حەج تەنها بە ئاو دەشورێتن کافور و شتت و بۆنی تێناکرێ باشە لەبەر ئەوەی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسێک کە لەسەر وشترەکەی بەربەوە لەسەر چێوی عەرەفە فەرمووی كفنوه في ثوبين ولا تمسوه طيبا ولا تخمروا رأسه فإن الله يبعثه يوم القيامة ملبدا وفي الرواية ملبدا هاتو أخرجه البخاري دين السركفن يعني كيف ندكريه بجوجي وينيا حرامينيا جهان أو دربدو كفني كان بلام سري دانا بوش سري دانا بوش يزور رداء سري دانا بوش شباب بەڵێ دێنە سەرکفن سێ ڕقم دێ لەگەر مۆبایلەکەت ئەگەر دەتوانین لێکی مۆبایلەکەی دەکەینە مەیت لەگەر سێ وەرەقە نەخێر ئێستا دێنە سەر مۆزوعانە ئەگەر وەرەقەی گەورە هەیە وەرەقەی گەورم دێ ئەو لێمەکە ئەو تێ سێ وەرەقەی گەورە بەس دەیشوێ بە ئاو ئەخۆ دەبی لێ چاکەمەوە وەرەقە چ کەشوینە سێوی سێ هەیبینە تاوە تەماشای کاکە کفنی پیاو فەرقە لەگە کفنی ژن کفنی پیاو فەرقە لەگە کفنی ژن کفنی پیاو نامێتەوە کفنی پیاو سێ پارچەی ئەوە ئی پیاو بەس ئەو سێ پارچە سونەتە غەیری ئەو سێ پارچە یەک شت سونەت نییە ئی پیاو تەنها ئەو سێ پارچە کە شوشتت سێ پارچەی ئاوالە بە درێژی هەتا کە دەیشۆی دەیهینی سونەتە ئەو مردیە عەوڕەتی دا بپۆشێ کە دەیگوازیەوە پاشی ئەوەی کە شوشتت دەتوانی وەکو ئیزارێکی کە لە عومڕەی ئەوەی کە خۆتی پێدەبەستیەوە شتێکی ئاوای لێ بپێچیەوە لە بینی چۆکی هەتا ناوچی لەبەر ئەوەی هەتا دەیگوازنەوە ئەوە عەوڕەتی بەدیار نەکەوی باشە ئینسانێک کە غاسلی مەیتە دەیبێت ئەوە لە سترەیدا بپۆشی کە دای پۆشی مەیتەکە دەیهێنن دەیخەنە ناو کفنێک باشە کە خستیانە ناو ئەو کفنە لای چەپی دێننەوە لای ڕاستی بە سەردا دەدەن ئەوە یەک ئەوڕێت بەڵام نەخێر ئاسڵان ئەوەیەش دەردێنن ئاسترەکە کە لای چەپت هاشتە سەرسترەکەی دەردێنی لێ دەکەیەوە
بە تەنیا دەمینێتەوە ئەو خستە ناویەک باشە کە خستە ناوی ئەو جارە بەرزی دەکەنەوە ئی دووەم یان دەتوان هەر سێکی دابدرێتن لە سەیەک دری بخێرێتە سەری ئەوە یەکماندانەوە نیە ئەوە یەکماندانە ئێستا ئەوە لە ناو کفنێکێ ئەی دووەمیان بە هەمان شێوە دادەندرێ وە سێمیشیان دادەندرێتەوە کۆتایی پێهات بەستانەکەی چەپ لەسەر ڕاست هەرسێکە تیادی ئەوە هیچ کێشێک نییە باشە ڕاست دەست دەکەوێتە سەرسەپ ڕاستەکە دەکەوێتە سەرسەپەکەی باشە ڕاستەکە دەکەوێتە سەرسەپی يرحمك الله بەزبەت دەستەکەش ماوەستا دەبی هەر ئەوابی نیتمان عادلوش نانە هەر دەستەکە وەکو نوێش کۆ ئەوالە کاتێکەوە ئەوە جانازەکە حاضر بوو دەیبەستیەوە بە سێ جێ دەبەسترێتەوە لە زیی و لەو سەر لەو سەری لەوەی نەبتەوە هەتاوەکو دەخرێتە ناو قەبر کە خستە ناو قەبر دەتوانی لێیان بکەوە بس أكثر بس اللي قلنا وراسيش هەر ئەوەندێ يعني اعتيادي زيادة بس يوم كم تلبس احتیادیە دوای لێژێکەوە ئەتیادێ ئێستا پێتەندرێت بەڵێ ئێستا پێتەندرێت ئەوە پیا ئەوەندە سنەت باشە ئەوەندە سنەتە لحديث أخرجه البخاري ومسلم عن عائشة رضي الله عنها قالت كفن رسول الله صلى الله عليه وسلم ثلاثة أثواب بيض صحولية ليس فيها قميص ولا عمامة عليه الصلاة والسلام كفن كرا لسي بارتا نا قميصي تدابو نا عمامة باشا ومن هو أفضل من الرسول عليه الصلاة والسلام وحديث يشي ترمذي من هي أنه عليه الصلاة والسلام قال ألبسوا من ثيابكم البياض فإنها خير ثيابكم وكفنوا فيها موتاكم سنة سبيبيتن لبر أو حديثي حديثي عليه الصلاة والسلام دفرمي تنزلي سبي لبركن لبروي تاكترين زلتانا وهروها كفنا كانيش بكنا سبي باشا لباو حديثي سنة أجر جنبو إيه جني بيانس بارتيا بياو سيبو ونيا يأتي لوي بينا دري أو يكمان هنا دري سماوا دو بارتيا وش بياوان دو بارتيا وش بياوان جن سنة جن واجبە حیجاب لە بەرکردنیاننا کەواتە چەفێ لۆ دەکەن باشە چەفێ لۆ دەکەن پیاو لە ئیحرام چ لە بەدەکا ئیزار و ڕیداکەوە نیە ژنیش ئیزار و ڕیداچی لۆ دەکرێت قەمیسەکی لۆ دەکرێت قەمیسەکە عینەن ئەو کفنە بە سێ گۆشە دەیبڕن تەماشا بە سێ گۆشە دەبڕن ڕاست دەملی دەکەن کە لە ملیان کرد دەتوانی ئەو لە ئەولا بدورێتەوە بەس قۆڕەکانی بێتە دەرێت دەشتوانی نەدورێتەوە ئەوە قەمیسەکەیە هەتا پێشی بگاتە چۆچی هەتا ڕانیتی ئەوە ئەو قەمیسە هەتا ڕانی دێ باشە ئیزارەکەش وەکو عینەن وەکو تەنورەیە تقریبەن ئەوهالە لەبەر دەکرێت وەکو ئەوەی کە لە ئیحرام دەبەسترێتن یان یەمەنیەکان لەبەری دەکەن ئیزارەکە دەیبەستنەوە ئەوهالە دەهینن ئەو لە ناوچی هەتاوەکو کعبەکانی هەتا پێیتی ئەوە سێ پارچەوەنیە یعنی بۆ حیزابە چ ڕێک ئێستا چەفیەی لەسەرە قەمیسەک ئیزارەک باشە ئەو سێ لە بەرە ئەو زادەیهینە ناو ئێرە 1 2 3 4 ئەوە بۆ 5 ئیژنی بۆ 5 وایە ئی پیاوی قەمیس و عیمامە و ئیزاری تێدا نەبوو بەڵام ئیژنی تێدا ئیوان بۆ 5 پارچە چەفیەک ئیزار و ڕیدا ئەو دوو پارچەیەش بەڵێ ئەوان سێ پارچە ئیزارەکە ناوچی تاپی بەڵێ لە ناوچی تاپێتی نانە هەر لە کفنەکەی دروست دەکرێت وەکو حیجابە باشە مۆستاژان ئەو سێی پیاوی کە دەڵێ زۆر زان بینتمان بەلجیەکەمی حینەوە شەوی زەنان دوو دووش قەمیسی ئافرەتەکەی ئەوە ئیژنانە ئی پیاوان نییە پیاوان مەڵبڕین تێدان هیچی تێدا نیە هەر ئەو سێ پارچەیە بەس ئەو سێ پارچەیە لەبەرەوەی حیجاب لۆ پیاوی واجب نییە باشە هیچ فەرقی نییە شتنی ئافرەت پیاوی هیچ فەرقی نییە چەفیە قەمیس ئیزار قەمیسەکە هەتا ڕانیتی باشە
أفغاني وهندستاني كلا بعيدة كان تقريبا وهي تقريبا هذه كان من عبارة من معصم أنا كوادي شلون سنة وهكاك باشا سنة أو عليه بس ما مستعي أو بيتشينكش أو هي زابي مردك هر دوي دبي توا أوي حسابني أو بارتش كالوي جردني أو يزني آخر أقل عند الاحتضار بكرية ببسترية دوينابتو أو كاتي كوافاتي كدي أكثر أجا ببستريتوا لا باش شوشتنا كي دوينابتو باشا سيم شت قوتمان أو غسل ما كرت كفنيش ما كرت دمينيتوا صلاة باشا الصلاة على الميت بله سألك كان جديد لبرهدي مدال وجورو يعني أو خطيه ما وصل مدال مثلا مدالك تعزد دبيتن يعني مثلا أجر بمرديتي بو أو نيجي لسرناك ليه لبارسك غسل جناك ليه لبارسك قماشة شو ده الشيء أجر بزنديتي بو عين أو حكمانه هي باشا ودل على مشروعية لس الصلاة عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم نعى النجاشي في يوم الذي مات فيه فخرج إلى المصلى فصف بهم وكبر رابعا عليه الصلاة والسلام نيجي لسر نجاشي كذبة سار تكبيرا والله مويدي لا مستقي أغنيه من دال السوا من دال أجب مرديتي بو حكمي مرد أوينيا زندينيا دخينا وبارتق ماشك ودي شاريو هيت مشكلة أجب مرديتي بو هر بارتق ماشك دي شاريو توا هر أوان ده تجهيزي مردي أجل بمرديتي بو لنا ماشك دي شاريو دخينا هذه من دار مثلا بشيء ما بلام أجل هر بو بزنديتي بو يعني بو بمرد هر قريا بس قريا توا قريا أو حكمي زنديلو هيا عينا تجهيزي كامل لو ذكرت أهم مشتي لو ذكرت سكور بي وشي بياوانا شيء بي وشي أفراد عينا نيجا كمان قوتمان تكبيرة إحرام دبستي ده هم معلومة يعني أو بيزنا كون دل السري برو تكبيرة إحرام دبستي فاتحة دخلني تكبيرة كذاكي صلاة إبراهيم عليه السلام لديه وتكبيرة كذاكي دعاء لو مردي كذاكي تكبيرة سلام لديه والسلام لديه سلام عليكم يا مستعيش بلى هر أون ده فبي الركوع بي السجود هر أون ده تسليمة واحدة عن يمينه بلى بلى ده أول شيء ده تواني بيقر سلام لديه وده تواني هر شيء بديه مستعود هيشتك وارد بو الدعاء تايبت يعني لا أو بلى بلى مستعدية حف تكبير شيء لا خير بس صار تكبيره ما الشيء حق الله ولا بنزل نعم أما لا سنة حديثي خمد أهل السنة جمهور لسأوينا إجماع لسأوينا كتسار به عن طلحة بن عبد الله بن عوف قال صليت خلف ابن عباس رضي الله عنهما على جنازة فقرأ بفاتحة الكتاب فقال ليعلم أنها سنة ثم التكبيرة الثانية رافعا يديه إلى شحمة أذنيه ثم وضع يديه مرة أخرى على صدره وقرأ أي صيغة من صيغة صلاة النبي عليه الصلاة والسلام وأفضلها صلاة الإبراهيمية ساكت رواية صلاة إبراهيم أوزى تكبيرة السيم لذي ويدعو للميت وأقل دعائها اللهم اغفر له وارحمه يعني اللهم اغفر لها وارحمها وإيش رسالتي يا مسلم اللهم اغفر لها وارحمها أو دعاء لهم مريد نانا بالله دري دعاء بك عموما دعاء بك كرترين دعاشتيا خوالي خوش رحمي بيبك هر أوين وإلا لأثر زور أو من لوهاتيا اللهم اغفر لي حينا وميتنا وشاهدنا وغائبنا وصغيرنا وكبيرنا وذكرنا وأنثانا بو السنة بو دست بيبك إيدي أذكارك عندي لحسن المسلم هي لو خوتان دريبين من فلقاتي دايداني نيجي لسلكي سريدك وتروش آوا روي تمشي لو ذا الجمهور لسا أوينا إنسان كود لقبر دندري بهمان شوا دابندري دون يشكر دنياش بلا ما عكس بيوت تشيشا غنيا تشيشا نيه ناكل تشيشا دروس كلا سلوي ميمني صلاتك بكري هيد نصيك ما نيه بريتن دبي أو حالبي إمام لبرادوت استدي مسألة موضوعي إنسان كمرت بياو أجا بياو بو لشيبي جنبي لشيبي
دەڵێن ئەگە پیا بوو سونەتە لای سینجیبی ئەگە ژن بوو لە لای ناوەڕاستی بی نوێژەکە ئیمام نێژی لەسەر بکاتن بەڵام ئەوانە هیچیان ئەوە نییە برێ وڵا حەدیسی صحیحمان هەبی و نەسمان هەبی لەسەری میم ئەوەی نێژەکەی لەسەر بکرێ سونەتیشە وەکو لە قەبرکو دانرێ ئەو هادانرێ سەری بکەوتە ئەو لایە و عادەتەن هەمووی لەسەر پشتەکە نوێژەکەی لەسەر ئاچادیە دفنەکە سونەتە ئینسان هەستێتەوە لە قەبردا قەبرەکە کە هەستێتەوە هەتا ئێرەی باشە قۆڵەکانی بکاتەوە قەبرەکە ئەوەن دەبیت تقریبا ئیمەش هەمووی ئەوەندەیە قۆڵێکی برێ ئەوەن دەبیت و لە سونەتە لەسەر لای ڕاستدا بنرێتن ڕووی لە قیبلە بێتن و هەروەها لە سونەتە لەحد بیتن شەق نەبی ئەگە ئاردەکە سەڵب بی ئاردەکە ڕق بی لەحد چییە شەق چییە ئەو قەبرانەی ئێستا ئەمە دەبینین هەمووی شەقا لە ناوەڕاستی جێیەکی دێننەوە گچکەتر ناو قەبری جێی جەنازەکەی و هەروەها بە بلۆکی بەرزی دەکەنەوە و مردەکەیدا نایەش تایگەریدا دەنێن و تاو بەڵام لەحد ئەوەیە کە قەبرەکە لێدرا بە کاملی قەبرەکە لێدرا ئەوجا دێ لای ڕاستی بنکۆر دەکەی بنکۆری دەکەی بە تەواوی کە بنکۆر کرد مردەکەی داوێ ناوێ ئەوجە بە کەرپوچێک شتێک قەپاتی دەکەی باشە ئەوە لەحدی پێدەگوترێ ئەوە سونەتە لەحد قەدیم دەکرا زۆر دەکرا یعنی ئێستا ئەگەر ئەوانەی باو باپیرانی مایە بپرسی لیان دەکرا بەڵێ منداڵە ئێستاش دەکرێت منداڵ برنج جەنازەکە گچکەیە زۆر بینیمە لەحدی دەکەن ئەوەی ناکەن سندوقی ناکەن تاقی ناکەن چکەوە کە برێن دەرێن شوێنەکە گچکەیە زۆر زەختی لەسەریا کەس خاچین برێ شلە ئەگەر قەبرەکە زۆر گەورەبی دادەتەپیتن ئەوە دەبیتن حاڵەکەی دەکەن ئەگەر ئەی منداڵە زۆرم بینیوە لەحدی دەکەن وەختەکە وەختەکەت چەندە مامۆستا هاتە خوارە و وەختی لێ ساعت چەندە تەواو بوون هاتە خوارە ڕۆشت لێ ئەوە ڕۆژە کیلۆتان باز دەکەم هەتا دەفری مامۆستا بەڵێ سونەتە لە لای سەری ڕوا ببردرێتە ناو قەبر و سونەتە ئەو کەسانێک کە دەیخەنە ناو قەبر ئەگەر ژن بوو مردیەکە پیاوە نزیکەکانی بیخەنە ناو قەبر لەبەر دەست لێدان و ئەو شتانەی تاو داڵە دەستان خۆش بی في ساحة للعلم كنا نلتقي والحب والإخلاص زاد قلوبنا نمضي إلى نور اليقين ونرتقي قمم الفلاح وتاجنا أخلاقنا في ساحة للعلم كنا نلتقي والحب والإخلاص زاد قلوبنا نمضي